لە شاری هەولێر کۆنفرانسێک لە ژێر ناوی وادەی دواخستنی ئەزموونەکانی پۆلە ناکۆتاکان بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری سەرجەم پەروەردەی قەزاکان سازکراو. لە کۆنفرانسەکەدا زیاتر تاوتوێی پرۆسەی پەروەردە لەو ناوچانە کرا کە بایکۆتیان لە هۆڵەکانی خوێندن ڕاگەیاندبوو. لە بەشێک لەو ناوچانەش تا ئێستا بایکۆت بەردەوامی هەیە. بەرپرسی ئەزموونەکانی پەروەردەی گشتی هەولێریش دەڵێت بەستنی ئەم کۆنفرانسە بەتەنها وەرگرتنی ڕاوسەرنجی سەرجەم بەڕێوەبەراتی قەزاکانە لەبارەی ئەنجامدانی ئەزموونەکانەوە. ئەمڕۆ کە لێرەدا کۆبوونەوە سەبارەت بە تەوەرێک ئەویش بریتێل ئایا ئەزموونە پۆلە ناکۆتاییەکانی قوتابخانەکان لە با بڵێن چواری بنەڕەتی تاوەکو 11 ئامادەی دوا بخرێ یان لە کاتی خۆی بکرێت کە 28 چوارە. بۆیە پێمان باش وەکو بەڕێوەبەراتی گشت پەروەردەی هەولێر کۆنفرانسێکی بچووک ئەنجام بدەین ڕای سەرجەم پەروەردەی قەزاکان وەربگرین بە بەڕێوەبەری پەروەردە و بە سەرپەرشتای بەڕێزەکان و بە بەڕێوەبەری قوتابخانەکانیش هەموویان پێشنیاریان وا بوو کە ئەزموونەکان لە کاتی خۆیدا بکرێت لە 28 چوار. لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە لە پارێزگای هەولێر خۆشبەختانە مامۆستایان دەوامی خۆیان بە ئاسایی کردووە و بۆ ئەوەی لەبەرەوەی ئەزموونەکانی وزاریش هەر لە ماژ پێ ئەنجام دەکرێت و هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش بەڕێوەیە. لە کۆنفرانسەکەدا بەڕێوەبەرانی پەروەردەی هەریەک لە قەزای مەخمور و کۆیە ئامادەیان هەبوو کە مامۆستایانی قەزای کۆیە لە ماوەی ڕابردوودا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردبوو. قەزای مەخموریش هیچ جیاوازیەکی ئەوتۆی نەبوو کە لە ماوەی ڕابردوودا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بۆ ماوەیەکی زۆر دەرگای سەرجەم بەڕێوەبەراتی و قوتابخانەکانی ئەو قەزایە بەڕووی هاوڵاتیان و قوتابیانیشدا داخرا بوو. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی مەخمور هەر چەندە کێشە و وەزعێکی خراپ بەسەر ئەو دەڤەرەدا هات ئەویش بە هاتنی حەجی شعبی جێشی عێراقی بۆ ناوچەکە دەرگای قوتابخانەکان دواخران و خەڵکێکی زۆر ئاوارە بوو هاتە ناو هەولێر و دەوروبەری قوتابیان بۆ ماوەیەک تقریبان 15-20 ڕۆژێک لە وانەی خۆیان دواکەوتن. بەڵام ئێمە زۆر بە پەلا بە تەنسیق لەگەڵ پەروەردەکانی دەوروبەر و دەشتی هەولێر توانیمان ئەو قوتابیانە بۆ ئەوەی زیاتر دوانەکەون زوو لە قوتابخانەکانی نا هەولێر و دەوروبەری دامان مەزران و دەوامی خۆیان کرد. گە بڵێم تەسیری نەبوو تەسیری هەبووە مواقعە هەمومانەوە حقەت دەزانین ڕۆژانە لە کەناڵەکان لە باسی ئەوە دەکرێتن کە زرەرمەندی یەکەم کە خوێندکار دەبێتن بەڵام ئەوەی کە مامۆستایانی بەڕێزیش داوای دەکەم مافێکی ڕەوای خۆیان بووە باشە ئەمەش پشتیوانی و مافەڕەوای ئەوانین. لە لای ئێمە زیاتر بایکۆت هەبووە لە چاو ئەو دەتەبیەکەی تر ئێمە چکە سەر بە پەرێزگای هەولێرین سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرین ئەوانی تر هەموو دەوامیان کردووە و بایکۆتیان نەبووە تەنها ئێمە بووین بۆیە زیاتر باز لەسەری ئێمە کرا. ئێمەش بە حەقە دەوەتە بە هەوڵ و توێکوشانی مامۆستا بەڕێزەکان و بەڕێوەبەرەکان دەستمان پێ کردوێتەوە من دڵنیام بەو شێوازی کە ئەوان کردویانە نایلن شەرمەزار بین. لێرە گوتیان خۆتان ئازادن کە چۆن دەوامەکان لەگەر بەڕێوەبەر و مامۆستایان چۆن بڕیار دەدەن بۆ تەواوکردنی مەنهەجەکە ئێمە لەگەڵتانی. لە کۆتایی کۆنفرانسەکەدا بڕیار درا ئەزموونەکانی پۆلە ناکۆتاکان کە پۆلی چواری بنەڕەتی تاوەکو 11 ئامادەیی دەگرێتەوە لە کات و وادەی خۆی لە 28 نیسان ئەنجام بدرێت بەتەنها بەڕێوەبەراتی قەزای کۆیە نەبێت کە سەرپشک کرالەوەی ئەگەر بێت و لە ماوەی داهاتوودا بایکۆت بەردەوامی هەبوو خۆیان کات و وادەیەکی گونجاو بۆ ئەنجامدانی ئەزموونەکان دیاری بکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.